کۆبوونەوەی وڵاتانی جیهاد لە دۆخێکدا دەچێتە پێشەوە کە قەیرانە سەرەکیەکان هەتا ئێستا دوو بنەمای سەرەکیە و شتێک کە پێدەوترێت نەزمی لیبراڵی جیهانیە نەزمی نوێی جیهانیان خستۆتە ژێر گوشارێکی زۆرەوە و ڕوبڕووی ئاڵنگاریەکی گەورەیان کردوتەوە یەکێک هاتوچۆی دەریایی کە بنەمایەکی زۆر گرنگی نەزمی لیبراڵی جیهانیەوە هەروەها پەرەپێدانی بەها لیبراڵەکان بۆ زیاتر تاوتوێکردنی ئەو باسەوە هەروەها بۆ ئەوەی کە بزانین کە باسی ئێران لەکوێی ئەو کۆبوونەوانە جێ ئەگرێتەوە لەگەڵ کاک ئاگری ئیسماعیل نژاد میوانی ئەم بەرنامەیە وتیوێش دەکەین کاک ئاگری بەخێر بێی بەفەرموو پێش لە هەر شتێکە دۆخی ئێستای جیهانی کە ئەو باردۆخەی تێدایەوە ئەو کۆبوونەوە بەڕێوە دەچێت چۆن هەڵدەسەنگێنی ڕێژسلااوم هەیە بۆ ئێوە و هەروەها بۆ بینەرانی بەڕێستان ڕاستیەکەی ئەوەیە کە لەم دۆخەدا وەکو باستان لەسەر کرد گرنگترین بابەتێک کە ڕووی داوە قەڵەشتێکی بە مانای تەواوی وشەکە لە نێوان دوو بەرەدا ساز بووە بەرەیەکیان کە رووسیا و چینن دەکرێت بڵێن ئێرانیش بە جۆرە وەکو پاشکۆی ئەو بەرەیە لە بەرامبەر بەرەی ڕۆژاوە بەڵام هاوکات لەگەڵەوە خودی بەرەی ڕۆژاواش بە پێچەوانەی تۆکمەیەک یا یەکانگیریەک کە لە پێشووتردا هەیبوو یا بە تایبەتی لە قۆناغی شەڕی سارددا ئەو بەرەیەکی یەکانگیر بوو لە ئێستادا قەڵەشتێکیش لە نێوان ئوروپا و ئەمریکادا ساز بووە کە بە گشتی دەتوانێت کارتێکەری ڕاستەوخۆی لەسەر ئەو ململانێ ژێئۆپۆلیتیکە جیهانیە ببێت کە ئەمە بەلای منەوە یەکێک لە گرنگترین باسەکانە هەر لە کۆبوونەوەی ئەمڕۆی جیحەوتدا دوو بابەتی بنەڕەتی لە ڕاستیدا باسی کۆبوونەوەکە بوون کە یەکێکیان پرسی شەڕی ئێران و ئۆکراین بوو و ئەوی تریان پرسی تەناهی وزا کە لە ڕاستیدا ئەو تەناهی وزایە پەیوەندی ڕاستەوخۆی بەو دوو شەڕەوە هەیە ڕاستە باشە با بینە سەر باسی ئێران چۆن سێبری خست بووە سەر ئەم کۆبوونەوانە پێت وایە ئایا کاریگەریەکی ئەوتۆی هەیە وە پێشەوانەکەی ئایا ئەم کۆبوونەوانە کاریگەریان ئەبێت لەسەر کێشەی ئێران ئێران بە دوو شێوە کارتێکەری هەبووە لەسەر وڵاتانی جیحەوت یەکیان لەم دوایانەدا بە ڕاستەوخۆ داخستنی تەنگەی هۆرمۆز کە 20% وزەی دنیا لەوێەوە دەچێت هەرچەند لەو حەوت وڵاتەیەکە لە جیحەوتدان پتر بە شێوەی ڕاستەوخۆ ئەوە ژاپۆنە کە تەناهی وزەکەی گرێدراوەتەوە بە تەنگەی هۆرمۆز و وڵاتەکانی تر شەر وڵاتەکەی تر کە گەر ئەمریکا حیساب بکەینەوە بۆ خۆی یەکێک لە بەرهەمێنەرانی وزایە بەڵام پێنجەکەی تر پێویستیان بە وزا هەیە بەڵام نەک ڕاستەوخۆ بە ڕێگەی تەنگەی هۆرمۆزەوە بەڵام ڕاستەکەیەوەیە بە داخراین تەنگەی هۆرمۆز نەوت گران بووە و ئەو گرانبوونێش کارتێکەری کردوتە سەر بازاڕی ئەوانیش بەڵام دووەمین فاکتۆری کە ئێران کارتێکەری کردوتە سەر تەناهی ئەو وڵاتانە پرسی تێرۆریزم و هاوکاری رووسیا لە شەڕی ئۆکرایندا بووە کە ئەم پرسی تێرۆریزم و هاوکاری رووسیا لە شەڕی ئۆکراین بەستێنی ئەوەی ساز کردووە لەم حەوت وڵاتە 5 وڵاتیان سپای پاسدارانی جمهوری ئیسلامی بە گروپێکی تێرۆریستی دەناسێ و وڵاتی شەشمیش بریتانیا هەرچەند ئێستا لێرە و لەوێ سیاسەتمەدارانی بریتانیا باسیەوە دەکەن کە پێویستە سوپا بخرێتە لیستی تەرۆرەوە بەڵام نەخستۆتە لیستی تەرۆرەوە سەیریش نییە بە تایبەتێکە دانوستانی نێوان ئێران و ئەمریکا تووشی قۆرتێک ببێەوە قەیرانێک ساز بێ لەوێدا سیر نییە کە بریتانیا سوپای پاسداران بخاتە لیستی تەرۆرەوە زۆر باشە پێت وایە کام کۆ ئەم گرێبەستی کە ئێستا هاتۆتاراوە ئەو یادداشتی لێک تێگەیشتنی کە لە نێوان ئەمریکا و ئێراندا هاتۆتاراوە کاریگەریە بێت لەسەرەوەی کە قسەکانی ئەمریکا لەوێ زیاتر بچەسبن یان کاریگەریە بێت لەسەرەوەی کە ئەمریکا بتوانێت وڵاتانی تر هاوڕا بکات لەگەڵ خۆی لە سیاسەتەکانی لە ڕۆژهەڵاتی ناوین
گرنگترین باسێک کە هەیە وڵاتانی جیحەوت لەگەڵ ئەمریکا لەسەر پرسی ئێراندا ناکۆکێکی زۆریان نییە بۆ وێنە وڵاتانە لەسەر پرسی دانانی قەدەغە و قۆڕغێک لەسەر بەرنامەی موشکی کۆماری ئیسلامی بە جۆرێک لەگەڵ ئەمریکا هاوڕان لەگەڵ بابەتی پرۆکسیەکان بە تەواوێتی لەگەڵ ئەمریکا هاوڕان و لەسەر مەسلەی چەکی ناوەکی لەو وڵاتانن کە بەردەوام لەگەڵ ئەمریکا حولی ئەوان داوە کە بەرنامەی ناوەکی ئێران لە نێو بەرنیا بە جۆرێک باشە بەڵام پێدەچێت کە ئەو تێگەیشتنی ئەوەن هاو شێوە نەبوو بێت بۆ شێوازی ڕوبڕووبوونەوە لەگەڵ ئێران ئایا ئەمە وەکوەیەکە وا بە هەڵی دەسەنگێنن کە ئەمریکا چۆتە سەر تێگەیشتنی ئەوان یان چۆن هەڵدەسەنگێنرێت لەلایەنەوەنەوە ئەم گرێبەستە ئەم پێما ئەو بڵێن لێک تێگەیشتنێک کە لە نێوان ئێران و ئەمریکا بەست کراوە بۆ ئەوروپایەکان لە یەک ڕووەوە گرینگە ناکرێن نەکۆڵی لەوە بکەین کە لە شەڕی ئێران و ئەمریکادا ئەوەی کەشت دۆناڵد ترامپ پێی دەکوت شەترنجی 12 بوعدی یا 12 ڕەهەندی یەکێک لە ئامانجەکانی ئەمریکا ئەوە بوو کە بەڕێگای گرانی وزە فشارێکی زیاتر بۆ ئوروپا بێنێ بۆی کە بتوانە خواستەکانی خۆی لە ئوروپا بەسەر ئوروپادا سەپێنە بە تایبەتی لە دوو بەستێنی شەڕی ئۆکراین و لە مەسەرەی گریلاندا بە نەمانی ئەو شەڕا بە جۆرێک ئەو کارتی فشارە لەسەر ئێران لەسەر وەڵببوورە وڵاتانی ئوروپایی بەیز ئافری بریتانیا کەم بۆتەوە بەڵام لەگەڵ ئەوەش من پێم وایە ئوروپا و ئەمریکا لەسەر پرسی ئێران ناکۆکیەکی زۆریان نییە لە بیرمان نەچێت کە لە شەڕی 12 ڕۆژەدا کە ئەم ڕۆژانە ساڵگەری شەڕی 12 ڕۆژەی ئێران و ئیسرائیلە سەرۆکی ئاڵمان باسی لەسەر ئەوە کرد کە ئەم کارێک کە ئیسرائیل دەکاتەوە کارێکی پیسی ئەوانە کە ئیسرائیل دەیکا ئەمن پێم وایە لە ژوورە نەهێنیەکاندا فەڕەنسا و بریتانیا و ئاڵمان زۆریش بێمەیل نەبوون لەسەرەوەی گورزێکی نظامی لە ئێران بدرێ بەڵام ڕاستەکەی ئەوەیە خۆ لەسەر ڕاگەاندن خۆیان وەکو پیا و چاکەکار دەناساند و خۆشیان لە قەرەی ئەو شەڕە نەدا لەگەڵەوەی لە ماوەی 40 ڕۆژی شەڕەکەدا ئەمریکا زۆری حەولدا بە تایبەتی بریتانیا و فەڕەنسا بکێشێتە ناو شەڕەکە. ئاگری ئیسماعیل نژاد شرۆڤەکاری سیاسی زۆر سوپاس.